ئەگەر خوای گەورە لێمان قوبڵکە هەوڵمدا یەکەم شت لە ڕێگەی خوێندنی زانستی شەرعی چونکە زانیم ئەمە ئەم بارە لارەی ئێمە لە کوردستان و کەوتنی ئیسلامیەکان و دۆڕاندنی ئەو وجودەی کە هەمان بوو چکە وجودی یەگرتوش بە وجودی عسکەریەکەی ئێمە و بەقوت بوو خەتی مام سعلی باپیریژەی توانی لاف و گەزاف لێدا و بڕوا و قسە بکا و شتی زلزل بڵێ لەبەرەوەی هەمومان چەکدار بووین تەوازنی ئێمە و پارتی وێچێتی تەوازونێکی تەبیعی بوو لەبەرەوەی یەکێتی نەیەوێرە شەڕمان بێ بفرۆشێ ئەیزانی لە ڕووی قیتالەوە دەرەقەتمان نایە بە فاکوفیکی سیاسی و دیبلۆماسی هاتەوە بۆ پشت بۆیە تەوازونێکە بوو وەختە چەکەکە نەما عیزەتەکەش نەما مامۆستا عەلی باپیری ئیهانەکرا مامۆستا سەلاح ئیهانەکرا یەکگرتوو بچووک بۆوە تەسیراتی ئیسلامیەکان نەما مەلا قەدری نەما مزگەوت قەدری نەما قورئان سووتێنرا بە شەقی ئەموو ئەو مسلمانان ڕیشیان سووتێنرا هەنوو ئەوشکاڵ ئیهانە و زەلیلی بۆیە ئەمزانی کە دروستکردنەوەی زەمینەیەکی تری کۆمەڵکاری لەسەر عەقیدەیەکی پاکی وەلا و بەرا ئەبێ کە بۆ خوا سوڵحانی تێت لەگەڵ هەبوونی زانستی شەرعی چونکە شت بە جێلێتی ناڕوە ناشە لە بەرەوەی تۆ متمانەت بە من هەیە من ئیستیغلالی ئەوە بکەم بۆ خۆم و بڵم باشە بەیعەتم بدەرێ بۆیە من بەیعەتم لە قیادەی ئەنساریش وەرنەگرتووەم و هێشتا ئەمانە نازانن بەیعەت چییە جارێ بۆیە لە هەموو مەجای ئەم ڕەوتەشە ئەم هەموو ساڵانەی کارکردنەکەش بەیعەتم لە هیچ کەسێ وەرنەگرتووە چکە من ئەمێت تۆ تێبگەی دینەکە خۆی چییە و بەیعەتدانەکە چییە کە تۆ بەیعەتەکەت دا بە مەجهولێک ئاوەکو من دوای بۆ خۆت لەسەر بەیعەتەکە پێوەی پابەندەبی چکە تۆ ئەزانی بەیعەتت بەخوای گەورە داوە ئەو کاتە یەد الله فوق ئەیدیهم إن الذين يبايعونك إنما يبايعون الله لەسەر ئەم ئەساسەوتم نا پێویستە لەسەر زانستە شەرعەکە بڵاوکەین ئەم زانستە شەرعی قاڵ و قوڵ بوونەوەیەتیە چۆن ئەکرێ بەم زەمەنەکەم چۆن بە تەنیا بە منیژەکرێ بە هەر کەسێکیش دەڵێم بەم خوێندنێک دامەزرێنی نایەتە پێشەوە لە ترسە تەنانەت بە یەکێک لەوانە کە مەشغوڵی علمی شەرعی و محاضرات و داعوە و ئەمانێ پێم وتم برا ئیشێک دامەزرێنین پێکەوە بە دزیەوە خۆشەر نییە خەڵک بزانەکە پێکەوەین تێخوا مامۆستا زۆر زەحمەتە ئیش لەگەڵ جەنابێت دەوڵەتێکت لە پشت نەبێ ناکرێ ئێتەوە دەوڵەتمان چۆنم دەوڵەت چۆن لە پشتمانە بێ گەر خۆمان نەفرۆشین تۆ خۆمان بفرۆشین هەموو جارە هەر دەوڵەتێوەخوا لە ئەفریقاش ئەگەر ئێمە خۆمانی پێ بفرۆشین ئەمان کڕێ بەخوا ئێستا ڤەنزوێلا بڵێن وڵا کاکە بین بە ڕەقەمی تۆ لە شەرق ئەوسەط دەڵێ باش مەمنونم پارەی 2 بەرمیل لەو تەکا بۆ بەهەرحاڵ هاتمە سەر ئەوەی کە هی زانستی شەرعەکە ئێتیمامی پێ بدەم لەبەرەوەی لە پێش زیندانەکە پێش 2012 لە 2008ەوە باەخێکم دابوو بە پەیمانگای ئیبن تەیمیە کۆمەڵە تەلەبە لەسەری هەبوون ئەیان خوێند دڵم بۆ خۆش بوو ئومێدی ئەوەشم فقط ئەوەندە هەبوو ڕۆشنبیری دینی فێر ببن بۆی ئەوانەی کە لە پاڵتۆک جوابی خەڵکە دەنەوە یا ئیمامەتیەکەکەن لە مزگەوت یا دەرسە لە مزگەوتەڵێنەوە مەنهەجێکیان لەلابێ لە خۆیان و قسە نەکەن هەدەفی ئەوەی پێش زیندانەکە ئەمە بوو بەڵام دوای زیندانەکە بیرم لێ کردو کە نا من احتیمامیشی باشتری پێ بدەم بۆ ئەوەی ڕۆشنبیری زانستی شەرعی لەم گەنجانەیە دروست ببێ بۆیە هەوڵەکەم بۆ ئەمە بوو لەبەرەوە هاتم ئەو کتێبانەی کە لە لامە و ئەوەی کە عەقڵم پێشکێ و چەند جاری تریش تەوان بەشداربووم لە داڕشتنی مەعهەدی ئیمامی ئەبوو حەنیفە مەسەلەن لە پاکستان هی ئەفغانیەکان و ئەوانە یا هینی دراساتی ئیسلامی لە پاکستان لە کەراچی چەند جارێک لەوەشەوە خیبرم بۆ پیا بوو هەروەها ناو ئیخوان هاتم منهەجەکەم داڕشت و بزانم چ کتێبێکم هەیە لە مەکتەبەی خۆما چ کتێبێک هەیە ئەو کتێبانەی کە نییە ئومێدم نییە تەمەن من نەمەزانی ئینتەرنێت دەتوانم هاو بەکاربێنم دوایی هاتم ئەو کتێبانی بەردەستی خۆم کرد بە کتێبی پۆلی یەکەم دووەم ئاوە پەیمانگای ئیبن تەیمیەکەم کرد بە 3 پۆلی زەهەدی زانکۆی ئازادی دراساتی ئیسلامی ئامادەی ئامەدی ئیسلامی کردم بە 3 پۆل 18 کتێبم دانا 18 کتێب بۆ پۆلی یەکەم ئەنجا هاتم کتێبەکانم تەرتیب کرد و یەکی لە نێوانی 200 و 300 لاپەڕە ببن تەلە بە حوسڵەی خوێندنەوەی هەبێ ئەوانەی هەمان بوو پێشتر کە چاپمان کردبوون خوازای کاک ئاوات بداتەوە ئازادیکە ئینشاءڵڵا بڵاوی کردبوونەوە زۆر باش و زەمینەیەکی باشی هەبوو خۆشمان برایکی بەڕێز پێشەوەی بێمە دەرەوە لە زیندان لە جەماعەتی فتحوڵا گولەن بوو لە تورکیای خوێن وردە لەوان بێزار بوو بوویتر پەیوەندی نازانم چۆن خوای گەورە قەدەرن
یەکێک هەروە لینکێکی بۆ نردبوو توێ تۆ ئەتوانی لەم شتە بەشداربی لە سایتی زادی و لەوانە ئەوش خواش زای بداتەوە کەوتووەنا ئەم مەجالانەی ئێمە وردەوردە متەسیر بوو بە ئێمە پێشوی منیش بیناسم بێمە دەرەوە لە زیندان خەریکی ئەم کتێبانە بوو دەستێکی باشیشی هەبوو لە دیزاینکردنەوەوانە هەمووی تەرتیب کردبوون کە هەمووی لەسەر ئینتەرنێت ئامادە بێ بۆی بتوانانی کرتەیەکی لێ بکەیت و دایبەزێنی ئیترە الحەمدلله کتێبەکان وردەوردە تەرتیبم بۆ کرد پلانم بۆ دانا هاتمە دەرەوە کتێبەکان لەسەر ئینتەرنێت هەبوو ئەنجا مەرحەلەکانم دەستی پێکرد مەرحەلە یەکەم ئامادەکردنی مەنهەجی خوێندنەکە هەشدە کتێبەکە تەواو بکەم دووەم چاپکردن و شەرحکردنیان دوای ئەو دۆزینەوەی قوتابیان و هاندانیان بۆ خوێندن ئەنجا بەردەوام بە ناوی مستعارە و لە فەیسبووکەوە ڕۆشم ناوم دروستە کرد و پەیوەندی مەکرد لەگەڵ یەکێکا تۆ زانستی شەرعیت خوێندووە نەخوێندووە ئەگەر نەتخوێندوە ئەی بۆ ئەمە ناخوێنی ئیشێکی ئاسانە ئەمە کتێبەکەی ئەمە نموزەجەکەیەتی ئیمتیحانەکان لەم شێوەیان ئەی تۆ ئاگاد لەو ئیمتیحانانە ئەم بەڵێ من ئاگام لە منهەجەکەیان هەیە ئەیان ناسم لە نزیکەوە ئەتوانی نامە بنێری بوو کاکزانە هەمەوەندی لە بەریتانیایە ئەو وەڵامت بداتەوە ئەو نوێنەری ئەم ئیشەیە ئیتر وردە ئاوا تەلەبەکان زۆرتر بوون هاتن ئەنجا کەوتمە مەرحەلەی ئیمتیحانکردن چۆن ئیمتیحانیان بکەم هەندێکیان ئەنجا وردە ناسی من و خۆم پێناساندن کە منم زۆر خۆشحاڵ بوون و هەندێکیان دەستیان پێکرد و ئیمتیحانەکان نزیکی 900 تا ساڵ و قسوور 900 ئیمتیحانم کرد 900 قسوور ئیمتیحان شەو ڕۆژ تقریبان خەریک بووم بە ماڵ مناڵم وتم تا 2 ساڵ ڕەنگە ئیتر 2 ساڵ من هەر نەتوانم جارە وازوو بێمە ناوتان و ئەوانە 2 ساعتم وەختدانا بۆ ئەوان 2 ساعت بۆ 2 ساعت و نیو لە کاتی نانخواردنی نیوەڕۆتوانین کۆبینەوە ئیتر من مەشغوڵە بم خی گەورەش قبولی کاشانیش نەخەوت پەیوەندەکانم بەردەوام بە چەند ناوە دروستە کرد و قوتابیەکان و ئیمتیحانی ئەو خۆشم تەسیح ئیمتیحانەکانمە کرد و دەرەجەکانم بۆ ئەناردنەوە وردە لە لای خۆشم تۆمارێکی گەورەم دانا بووک و مدیری مەدرسە ناوەکانم تیان نووسیبوونای مستعاری خەڵک تەبان چەندی هێناوە لە عەقیدەیە لە قورئانە لە تەجویدە لە تەفسیرە لە فقهە لە ئەوانە ئیمتیحانم کردن وردە 900 قسوور ئیمتیحان هەتاوەکو جیلێک پێگەیشی پۆلی یەکەم پۆلی یەکەمیش بە فەزلی خوای گەورە برایەکی بەڕێزخواش زای بە خێری بداتەوە وتم ئەوانەی کە یەکەم بوون و دەرەجەی بەرزیان لە 8 بەرەو ژوور هێناوە ئەمەوێ خەڵاتیان کەم وتی باشە بە سەرچاو مۆبایلیان بۆ بکڕ من پارەکانیانەدە هەرێکی بینی 140 دۆلارێکی ئەکەوت مۆبایلەکان پارەی 30 کەسیدا خواج زای بە خێری بداتەوە 30 مۆبایلمان بەجارێک کڕی و بەسەر ئەوانە شەکەوە مستەحق بوون تەوزیع کرا بە فەزلی خوای گەورە دوای هەندێکی تر پێویستی بە لاپتۆپ بوو پارەمان بۆ دروست بوو ئەنجا وردەوردە خەڵک هاتە پێشەوە لاپتۆپێکمان بۆ ئەوە کڕی بۆی ئیشی تریشی پێ بکات هەتاوەکو بە فەزلی خوای گەورە مامۆستایان لێ پێک هات ئەوەی کە هەشدە ئیمتیحانەکەی تەواو کردو دوای 8 کتێبی تریشم بۆ دیاری کردبوون ئەوانە کە ئایانەویست لەگەڵ منە هاوکار بن ئیشکن شت فێر ببن پێمە و واقعناسی کۆمەڵکاری گۆڕانکاری ئەم جۆرەشتانە هەرچەنە کتێبەکانی تریش هەر لە چاپکراوی زۆریان هەر چاپکراوی کوردستان بوون وەکو برایەتی دینی و نیەتی پاکی ڕەوتەوان و بژاری دەروون و کە بە دەرس خۆم لە ڕەمەزانە وتی بوومەوە یەکەم ڕەمەزان باسی ڕیابازی و جانی چۆخایەتی و ئەوانە ئیمتیحانیان لەوانە شادا هەستم پێکرد ئەمانە و مەجموعەیەکیان پێگەیشتون الحەمدلله 6 لەمانە تەواو 6 لەمانە بوونەوە بە مامۆستا کاکزاناشم لابرد بۆ مراجعکردنی کتێبەکان و مسوەدەکانی تری خۆم لەبەرەوە کتێبەکانیش خەڵک نووسی بوونیەوە هاتبەوە زۆریشی بوو کتێبەکان 1811 لاپەڕە بوو ئەمەش بوو بە نزیکی 40-50 کتێب لەبەرەوە کاکزانش مراجعە کردنەوە ئامادەیە کرد خۆم مراجعەیەکی دیسانە کردەوە ئەمدایە بۆ کابرای دیزاینە خوارد زای بداتەوەش دیزاینی کرد ئامادەمانە کرد بۆ چاپ ئەم مەرحەلەیەش هاتە پێشەوە 6 مامۆستای بەڕێزمان بۆ دروست بوو 6 مامۆستاکە خۆیان کوڕی جیلی تازەن خبرەشیان هەبوو خوارد زایان بداتەوە خۆیان ئیشەکان کرد بەشتی ئەلکترۆنی وتیان مامۆستا ئێمە گەر تۆ قبوڵەکەی ئەیکەین ئیمتیحانەکانەکەین بە ئەلکترۆنی تر بۆچی تۆ ئەوەندە ماندووبی چونکە ڕێگامدا بوو ئەوانیش ئیمتیحانەکان جوابەکانم بۆ ئەناردن ئەموو دەرەجەکانم بۆ بنێرن و خۆم ڕاجعیان بکەمەوە بۆ ئەوەی خۆم لەژێر سەرپەرشتی خۆم هەبێت دوای چونکە ئیمزای خۆمی پێوە بێ ئیترەوە خوارد زایان بداتەوە ئیشەکان کرد بە ئەلکترۆنی ئیشەکە زۆر ئاسانتر بوو ئەم جارە هاتین ئیمتیحانەکانمان نووسی پۆلی یەک ئامادەی ئاماد لە 15 هەموو مانگێکی هیلالی ئیمتیحانێکیان هەبێ کەوا بوو 18 مانگ 18 کتێبەکە ئیمتیحانەدەن ساڵ و نیوەکەی بڕن
بۆ نمونە نووسراوە 15 شعبان پوختەی پایەکانی باوەڕ 15 ڕەمەزان فلان 15 شەوال فلان کتێب 15 ئەویتر دوای ئاوە وردە ساڵ نوێ بێت و نیو ساڵی تر هەشدە کتێبەکە ئیمتیحانەدن بۆمان کەوتە سەر سکەیەکی زۆر خۆش و لەبار هەرتە لە بێک پەیوەندیە کرد کۆدی خۆی وەرەگرت بێەوەی بیناسیین بێ متابعان هیچی ناوێ تەوا خۆی لە هەر شوێنەکە لە هەر جێگایکی سەرزەمینە توانێ ئیمتیحان بدە وردە ئیشەکەمان باشتر بوو بە فەزلی خوای گەورە مرکزێتێکی باشتری بۆ دروست بوو هاتینە قۆناغی دووەم ئەمجارە خۆم کە ئەوان ئیشی یەکەمیان گرتە بەردەست مەرحلەی یەکەم چوومە مەرحلەی دووەم ئەمجارە کتێبەکانی قۆناغی دووهەمم ئامادە کرد کتێبەکانی قۆناغی دووهەم لەگەڵ مەرحلەی دووهەمی گۆڕانکاری و واقعناسی و ئەمەڵکاری و ئەم جۆرەشتان ئەوەش بە فەزلی خوای گەورە ئیشەکان وردە چووە پێش هەتا وای لە هات قوتابیەکانمان ماشەڵڵا زۆر بوون و ئێستا 350 تەلەبە ئیمتیحانیان داوە ئیمتیحانەدن و بەشدارن لە هەمان کاتە 1000 و قسوور تەلەبەی تر چاوەڕێن ئیمتیحانیان بکەین تەبەن ئێستا ئیمتیحانی قبوڵمان کردو ئەبێ ئەو کەسە شەست بێنێ بۆەوەی دەرچێ بێتە ئامادەی ئامد لە 6 کەمترێنا 50 کەمترێنا 2 دەرەجە قەرارە ئەچێتە نیدا ناوەندی دراساتی ئیسلامی ئەوەشمان کردەوە ئامادەی ئامەدی ئیسلامیەکە بە فەزلی خوای گەورە ئاوە خۆی گرت دوای ئەوە کە سەیرمان کرد هەندێک تەلەبە ئەم مستەوای بۆی قورسە وتمان بۆی حەزیشی لە خوێندنەکە هەر بمێنێ مەرحلەیەکی ترمان پێش ئەو دامەزران بە ناوی نیدا ناوەندی دراساتی ئیسلامی مختصەرەکەی ئەمێ نیدامان دامەزران 12 کتێبی یەکەم 12 کتێبماندانە بۆ پۆلی یەکەم ئەنجا ئەم کتێبانەمان وردە ئامادە کرد دیزاین چاپکردنی و دانانی لەسەر ئینتەرنێت تەلەبەکانی بە هەمان شێوەی ئەلکترۆنی وەرەگیرێن ئیمێلی خۆی نەرێ کۆد وەرەگرێ ئەمانیش ئیمتیحانمان بۆ دانان لە دەی هیلالی یعنی دەی شعبان ئەمان ئیمتیحانیانە 15 شعبان پۆلی یەکەمی ئامادەی ئامەدی ئیمتیحانێتی مادەکانی ئەمانیشمان نووسی ئەمانش 12 مادەیە بە ساڵێک پۆلی یەکە بڕن ئێستا الحەمدلله تیانە بە فەزلی خوای گەورە زۆری نەماوە یەک دوو کتێبی ماوەی تر پۆلی یەکەم تەواوەکە ئەنجا مەشغوڵ بووین بە پۆلی دووەمی ئەمانەوە لەگەڵ پۆلی سێمی ئامادەی ئامادەکە کە ئەبێ ئەنجارە خەریکیان بین بە پشتیوانی خوای گەورە ئێمە ئەوەمان دامەزراند و کۆمەڵێک تەلەبەی ترمان هەبوون کۆمەڵی خەڵکی بە ڕێزی تر لە کوردستانیش و لە دەرەوەی کوردستان پەیوەندیان کردوتیان باشە مامۆستاتەوە ئەم قوتابیانە هیم تۆستن چون ناوەندێکە لە 15 بەرەو ژوورە خوێنێ ئامادەیەکەش لە 18 بەرەو ژوورتیان ئەی لە 15 بەرەو خوارێ ئەو منهەجتان بۆ دانەناون ئێمە تەلەبەی زۆرمان هەیە لە مزگەوت نازانین چیان پێ بڵێنەوە هەموو جارە متحەیرە بین لەوەی چ دەرسێکیان بۆ اختیارکەین مامۆستایەکەم کتێباڵێت و دوای لایە بە کتێبێکی کە دێنە تەلەبەکان منهەجی پەروەردە نابن ئێمەش تەبانی تروە ڕاهاتوین تر لیژنەمان هەبوو لیژنەی دانانی منهەج کۆبوونەوەمان کرد چەند کەسێکین 5 کەسێک دانیشتین بۆی لیژنەیەک دابنین بۆ لیژنەکە منهەجێک دانین بۆ ئەو قوتابیانەی لە دەبەرەو ژوورن ئەمجارە 11 و 12 هەشت کتێبمان بۆ دیاری کردن پۆلی دووهەمیش ئەوانەی عمریان 13 و 14 و 15 هەشت کتێبی تر ئەمە لەگەڵ زەوقی تەلەبەیە بگونجێ ملەوەنە ڕسمی پێوەیە حرفەکانی گەورن لاپەڕەکان 25 بۆ 30 بۆ 40 هەرەوەندە بن بتوانێت تااقەتیە بێ بەڵام ئەمە ناخینە سەر ئینتەرنێت وەک منهەج هەموو کەس هەی بێ بەڵام تەلەبە وەرناگرین ئێمە ئیمتیحانی بکەینەوە نامانوت لەو عمرای بێنە سەر ئینتەرنێت لەبەرەوە یەکێک بە مناڵەکانی خۆی ئەڵەیەکی بە خوشکبرای خۆی ئەڵەیەکی بە مزگەوتەکەی خۆیانی ئەڵێ بەم شێوەیە ئەڕوە ئەوەش ئێستا منهەجەکە تقریبان خەریکەتەوە ببین یەک مادەی ماوە کە ئینشاءڵڵا لەگەڵ ڕەمەزان ئەویژ ئەعلانەکەین دوای ڕەمەزان کەوا بوو ئێمە خوێندنەکەمان بوو بە سەدا نیدا ئامەد 2 ساڵی سەدا ئیبتیدائیە 3 ساڵی ناوەندەکە 3 ساڵی ئامادەیەکە دوایی دێ بۆ خوێندنی ئامادەی دێ بۆ خوێندنی ئیبن تەیمیەکە کە ئیتر لێ وەکو کولیە دەست پێەکەین لەگەڵ ئینشاءڵڵا هەروە وردە بە حەولە قوتی خوای گەورە ئەڕۆین هەموو ئەو کتێبانەی دامان ناون لە پۆلی ئیبتیداییەکەشەوە بۆ ئەعدادیەکە هەموو لایەنەکانی عەقیدە و قورئانەوانی و فەرموودەوانی و شەرع فقه و ئەنجا زمانی عەرەبی و تەزکیەی نەفس و مێژوو ڕێبازی بانگەواز و ئەمانەی هەموو تایە ئەمان بە مبەسەتی بە ئاسانی تۆزە لە ناوەندا باشتر زیاترە خوێنێ پایەکانی ئیسلام مەسەلەن لەوێ ئیمتیحانی گەورەترەدا لێرە بۆ نمونە 50 لاپەڕەیە 40 لاپەڕەیە 5 پایەکانی ئیسلام بەڵام 5 پایەکانی ئیسلام ئێستا چاپکراوە 514 لاپەڕەیە لە ئەعدادیەکە ئەبێ ئەمە بخوێنێ
ئاوە وردە وردە لە سەرتاوە پێی ئەناسێنین دوایی زیاترە خوێنە ئەجا لە ئەفکاری ئەمێنێتەوە تا کۆچە تعدادەکە ئەویترە خوێن هەموو دەرسەکانیش ئەمانیان تایە بە فەزلی خوای گەورت وا ئەزانم بە فەزلی خوای گەورە زۆر زۆر تایە سەرکەوتوو بووین و هاتینە پێشەوتیە ئێستا ئەوەندە قوتابیەشمان هەیە لە یەکی حەوت یەکی هەشت یەکی نۆ یەکی دە ئەم چوار مانگە قوتابی ئیمتیحانەدا یەک جار بۆ تێ ئیمتیحان بدەیت ئێستا خۆدا ئامادە کردو بەوەی کە معلوماتی عامەیە تەوان چونکە 50 پرسیارە بۆ دێتەوە 50 پرسیارەکەڵە کامیان ڕاستە یان بۆ شایە کامیان کچکەلیمێکی ئەمەیە سێ کەلیمەی داوە یا دوو کەلیمە تۆ ئەمانە ئیمتیحانەکەی پڕ یەکەیتەوە تەواو گەر لە 50 تێنا دەرەچێکی تعدادیەک کەمترە تێنا دێ مستەوەی ناوەندێک ئیتر وردە وردە پێگەیشتین بە فەزلی خوای گەورە ئەو کەسانی کە پۆلی یەکەم ئەبڕن ئەتوانین اینجا یارمەتی داراییان بدەین بە حەول و قوتی خۆ جگە لە مۆبایلەکە کە وەریەگرن ئاوە وردە وردە هاتیینە پێشەوە بە فەزلی خوای گەورە برایانێکی بەڕێز خواجزام داتەوە بە تایبەتی ئەوانەی ئەوروپا بەڕاستی مقصر نەبوون خواجزایان بداتەوە چەند خەڵک لێمان دوورکەوتەوە دوو ئەوەندە هیتر هاتنە پێش کە کتێبەکانیشمان چاپ کرد الحەمدلله ئەوە بەنسبەتی خوێندنەکەەوە